ئەوە یەکەم جار نییە شاری جەنین دەکەوێتە بەرهێرشی دڕندانەی زایۆنیستەکان، چونکە هەر لە سەرەتای جێبەجێکردنی بەڵێننامەی شومی بەلفۆرەوە ئەو شارە بووەتە مەکۆ و پایتەختی بەرگری لە خاکی فەڵەستین. هەر بۆیە هەمیشە چاوی داگیرکەرانی لەسەرە و بەردەوامن لە بەخوێن خەڵتانکردنی ئەو شارە، بە تایبەتی لە ئێستادا لە ئەستی نێودەوڵەتیشدا جگە لە ناڕەزایەتی میدیایی خۆراوە لێپرسینەوە لەو ڕژێمە ناکات. کابینەی نوێی ناتانیاهۆ کە پەڕگیرترین و ڕەگەزپەرستترین زایۆنیستەکانی لە مێژووی ئەو قەوارەیەدا لەخۆگرتووە، باشکرا ئەوەی ڕاگەاندووە کە دەیەوێت ئەو پەڕی توند و تیژی بەرامبەر هەر ڕوبەڕووبوونەوەیەکی فەڵەستینیەکان بەکار بهێنێت. ڕۆژانە ڕەشەکوژی فەڵەستینیەکان بەردەوامە. تەنانەت ئیتمار بەنگەفیری وەزیری ناوخۆی قەوارەی زایۆنیستی هەڕەشەی ئەوەی کرد کە جەنگێکی دیکە لەگەڵ غەزا بەڕێوەیە. شاری جەنین هەر لە سەرەتای جێبەجێکردنی پلانی زایۆنیستەکانەوە تا ئەمڕۆ بەردەوام بووە لەوەی کە وەکو پایتەختی شۆڕشی فەڵەستینیەکان بمێنێتەوە. شاری شۆڕشەکەی زانایی بەناوبانگی تێکۆشەر عیزەدین قەسام بووە و دوای ئەویش بووەتە مەکۆی شۆڕشی 1936 فەڵەستینی لە سەردەمی نوێژدا، بۆتە بنکەی شۆڕشی بەرد و کەتیبە قوربانی دەرەکانی کەناری خۆراوە. هەر بۆیە لە ساڵی 2002ەوە بەدەیان جار هێزە سەرکوتکەرەکانی قەوارەی زایۆنیستی بۆ چاوترسێنکردنی خەڵکی سڤیل و پشتیوانانی شۆڕش و بەرخودان بە کوێرانە هێرشیان کردووەتە سەر. بە تایبەتی ڕاگەاندنی کەتیبەکانی جنین و شەهیدان لەو شارەدا ترسێکی زۆری خستووەتە دڵی زایۆنیستەکان و دەیانەوێ بە هەر نرخێک بووە ڕێگە نەدەن غەزەیەکی دیکە لە کەناری خۆراوە دروست ببێت، بەڵام ئاماژەکان پێچەوانەی ئەو خواستەی زایۆنیستەکان نیشان دەدەن. ناتانیاهۆ وەکو پیشەی هەمیشەی خۆی لە لایە کار لەسەر جەماوەرە ڕەگەزپەرستەکەی ناو قەوارەکەی دەکات و لەلایەکی تریش دەیەوێت بە دیبلۆماسیەتی چەوەشەکارانە ناوچەکە و جیهان هەڵخەڵەتێنێت. لە دوای دیداری ناوبراو لەگەڵ شاه عەبدوڵای ئەردەن و دڵنیاکردنەوەی لەوەی هیچ گۆڕانکاریەک نەکراوە لەو مافەی کە ناوبراو هەیەتی لە سەرپەرشتی شوێنە پیرۆزەکانی قودس، ڕاستەوخۆ لە ئەنگرانی بنغەفیر و سمۆرتری چوونەتە ناو مزگەوتی ئەقسای پیرۆز و نوێژی تەلمودیەکانی خۆیان ئەنجامدا. ناتانیاهۆ وەزیرە پەڕگیرەکانی دەزانن لە ڕووی نێودەوڵەتیەوە لۆبیەکانیان بە ئەندازەیەک بەهێزن و گوشاریان لەسەر سیاسەمەدارانی خۆراوە دروست کردووە، دڵنیان لەوەی جگە لە ئیدانەی میدیایی هیچ هەڵوێستێکی بەکردەوە لە دژی قەوارەکەیان ناگرنە بەر، بۆیە لەسەر سیاسەتی سەرکوتکەرانە بەردەوام دەبن. تەنانەت ئاندامێکی دیموکراتی کۆنگرێسی ئەمریکا کە نەیویست ناوی ئاشکرا بکرێت بە ڕۆژنامەی تایمز ئۆف ئیسرائیلی ڕاگەیاند تەنیا لە حاڵەتی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا کۆنگرێس ڕازی دەبێت چەکی پێشکەوتوو بە سەعودیا بفرۆشێ، واتە سەرەڕای ئەو حکوومەتە ڕەگەزپەرستە هێشتا کۆنگرێس دەیەوێت ڕێکەوتنەکانی ئابراهام پەرە پێ بدات.